کاتتان باش بینرانی خۆشەویست لە بەرنامەیەکی دیکەی لاپەڕی حەوت بەڕێ هاوکارانم میوانی ماڵەکانتانین تا کۆتایی لەگەڵمان بن. بیستونۆ زیندانی سیاسی کوردی بەندکراو لە بەندی 12 زیندانی ناوەندی ورمێدا لە ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی بیستونۆی خەزەڵوەرەوە و پاش ئەوەی کە داوایان کردبوو کە بەندێکی تایبەت بە زیندانیانی سیاسی دابین بکرێت و هەروەها دژایەتی نواندن بە هەڵسوکەوتی نامرۆڤانە لەگەڵ ئەو زیندانی سیاسیانە دەستیان داوەتە مانگرتن و ئێستاکەش بە دوای تێپەڕاندنی چەندین ڕۆژ لەو مانگرتنە هێشتا بەرپرسانی ئەو زیندانە بایەخێک بە ڕەوشی تەندروستی زیندانیانی سیاسی مانگرتووی ئەو زیندانە نادەن و هەروەها وەڵامی داخوازەکانیان نادەنەوە و تەنانەت لە ڕۆژی نۆی ئەو مانگرتنەدا یەکێک لە زیندانیانی مانگرتووی ئەو زیندانە بەناوی منسوور ئاروەند کە بە ئێعدام مەحکوم کرابوو بۆ زیندانی مەهاباد دوورخستوەتەوە. لە وەڵام نەدانەوەی داخوازی ئەو زیندانی مانگرتوانە بەرپرسانی زیندانی ورمێ هەڕەشەیان کردووە کە لە ئەگەری نەشکاندنی مانگرتنەکەیان 100 زیندانی دیکە بۆ بەندی ئەو زیندانی سیاسیانە دەگوازنەوە و هەروەهاش ئەو مانگرتوانە بۆ بەندی تۆمەتبارانی پەیوەندیدار لەگەڵ تاوانی مادە هۆشبەرەکان دەگوازنەوە و تەنانەت ڕاشیان گەیاندووە کە حکمی ئێعدامی زیندانیانی مانگرتووی محکوم بە ئێعدام بەڕێوە دەبن. راپۆرتی هاوکارم ببینن دێمەوەلاتان. زیندانیانی سیاسی کوردی بەندکراو لە بەندی 12 زیندانی ناوەندی ورمێدا لە ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی بیستونۆی خەزەڵوەرەوە و پاش ئەوەی کە داوایان کردبوو کە بەندێکی تایبەت بە زیندانیانی سیاسی دابین بکرێت و هەروەها دژایەتی نواندن بە هەڵسوکەوتی نامرۆڤانە لەگەڵ ئەو زیندانیە سیاسیانە دەستیان داوەتە مانگرتن و ئێستاکەش بە دوای تێپەڕاندنی چەندین ڕۆژ لەو مانگرتنە هێشتا بەرپرسانی ئەو زیندانە بایەخێک بە ڕەوشی تەندروستی زیندانیانی سیاسی مانگرتووی ئەو زیندانە نادەن و هەروەهاش وەڵامی داخوازیەکانیان نادەنەوە و تەنانەت لە ڕۆژی نۆی ئەو مانگرتنەدا یەکێک لە زیندانیانی مانگرتووی ئەو زیندانیان بەناوی منسوور ئاروان کە بە ئێعدام مەحکوم کرابوو بۆ زیندانی مەهاباد دوورخستوێتەوە. لە وەڵام نەدانەوەی داخوازی ئەو زیندانیە مانگرتوانە بەرپرسانی زیندانی ورمێ هەڕەشەیان کردووە کە لە ئەگەری نەشکاندنی مانگرتنەکەیان 100 زیندانی دیکە بۆ بەندی ئەو زیندانیە سیاسیانە دەگوازنەوە و هەروەهاش ئەو مانگرتوانە بۆ بەندی تۆمەتبارانی پەیوەندیدار لەگەڵ تاوانی مادە هۆشبەرەکان دەگوازنەوە و تەنانەت ڕاشیان گەیاندووە کە حکمی ئێعدامی زیندانیانی مانگرتووی محکوم بە ئێعدام بەڕێوە دەبن. لە درێژەی مانگرتنی زیندانیانی سیاسی کورد لە ورمێ و باقی زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران ژمارەیەک لە بنەماڵەی زیندانیانی سیاسی مانگرتووی زیندانی ورمێ بۆ بەدواداچوونی بارودۆخی زیندانیان و کەمتەرخەمی بەرپرسانی زیندانی ورمێ لە بەرامبەر ئیدارەی ئیطلاعات و بینای دادوەری ورمێ کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. بەپێی هەواڵی کەمپەینی بەرگری لە مافی زیندانیانی سیاسی و مەدەنی مانگرتنی زیندانیانی سیاسی کورد لە زیندانی ورمێ پێی نایە 21 ڕۆژ و بەردەوام ئەو زیندانیانە لەلایەن بەرپرسانی زیندانەوە لەژێر گوشار و ئازار و ئەزیەتدان و هەواڵەکان ئەوە نیشان دەدەن کە یەکێک لەو زیندانیانە بەناوی عەلیڕەزا ڕەسوڵی لە بارودۆخێکی خراپی جەستەییدایە و هەر لەو پەیوەندیەدا بنەماڵەی ئەو زیندانیە لە بەرامبەر ئیدارە ئیطلاعات و بینای دادوەری پارێزگای ورمێ سەبارەت بە بەدواداچوونی بارودۆخی کوڕەکەیان کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە بردووە. سەرچاوێکی ئاگادار لەم بارەیەوە ڕایگەیاندووە کە گرنگی نەدان بە بارودۆخی ئەو زیندانیانە و وەڵام نەدانەوەی داخوازیەکانیان بنەماڵەکانیان زۆر نیگەران کردووە و بنەماڵەی ئەو زیندانیانە لە بەردەم ئیطلاعات و بینای دادوەری کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە بردووە و خوازیاری بەدواداچوونەوە بە بارودۆخی زیندانیانن. جێگەی باسە عەلیڕەزا ڕەسوڵی، شێرکۆ حسێنپور، سیروان نەژاوی، عەبدوڵڵا مەحموودی و عەلی ئەفشاری ژمارەیەک لەو زیندانیانە بوون کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی تێکچوونی بارودۆخی تەندروستیانەوە بۆ بنکەی تەندروستی زیندانی ورمێ گواسرانەوە، بەڵام ئەو زیندانیانە نەیانهێشتووە کە سرومیان بۆ بەکاربهێنن و بۆ بەندەکانی خۆیان گەڕاونەتەوە. لەلایەکی دیکەوە بێهروز ئاڵخانی و سەید سامی حسێنی و عوسمان مستەفاپور ڕەوشی تەندروستیان ناجێگیرە. شایانی باسە سەرچاوەیەکی ئاگاداری دیکە لەو پەیوەندەدا ڕایگەیاندووە. زیندانیانی مانگرتووی زیندانی ورمێ بە لەبەرچاوگرتنی ئەوەی کە ڕەوشی تەندروستیان ناجێگیرە وریان زۆر بەرزە و هێشتاکە لەسەر داخوازیەکانیان ماونەتەوە و داخوازی جیاکردنەوەیان لە بەندی باقی زیندانان تۆمەتبار بە قەتڵ و تۆمەتبارانی پەیوەندیدا لەگەڵ مادە هۆشبەرەکان دەکەن. ئەوە لە کاتێکدایە کە پشتیوانیکردن لەو زیندانیانە بەردەوامە و چالاکان و لایەن و ڕێکخراوەکان بەردەوام پشتیوانی لەو زیندانیانە دەکەن و خۆڕاگریان بەرزە نرخێنن.
هاوکار لە درێژەی پشتیوانیکردن لە زیندانیانی سیاسی مانگرت و کۆمەڵێک چالاکی سیاسی و مەدەنی کوردستانی ڕۆژهەڵات بۆ پشتگیریکردن لە مانگرتنی گیراوانی سیاسی لە زیندانی ورمێ مانیان گرتووە. کەمپەینی پشتیوانی لە زیندانیانی سیاسی و مەدەنی بڵاوی کردووەتەوە کە بۆ پشتگیریکردن لە مانگرتنی گیراوانی سیاسی لە زیندانی ورمێ لە سلێمانی کۆمەڵێک چالاکانی سیاسی و مەدەنی کوردستانی ڕۆژهەڵات مانگرتنێکی دوو ڕۆژیان لە بەردەم نووسینگەی پارلەمانی کوردستان ڕاگەیاندووە. مەبەست لەم چالاکیە گوشارخستنە سەر کۆماری ئیسلامی ئێران لە ڕێگەی پەرلەمانی هەرێمی کوردستانی باشوورەوەیە. چالاکیەکە بە دروشمی کۆتایی هاتن بە حکمی سێدارە لە گرتوخانەکانی ئێران ئازادی بۆ زیندانیانی سیاسی وەڵام نەدانەوە بە داخوازیەکانی گیراوانی سیاسی لە زیندانەکانی ئێران بەگشتی و زیندانی ورمێ بە تایبەتیە. ئەوە لە کاتێکدایە و لە درێژەی مانگرتنی زیندانیان و بۆ پشتیوانیکردن لە زیندانیانی سیاسی کوردی مانگرت و کۆمەڵێک لایەن و ڕێکخراوە حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات لەوانە کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران پشتیوانیان لەو زیندانیە سیاسیانە دەربڕی. بەڵە بەڕێزان مانگرتنی زیندانیانی سیاسی لە دوو لاو لە دوور هەندەوە جێگای باس و لێکدانەوەیە. یەکەم هۆکاری ئەو مانگرتنەیە کۆماری ئیسلامی کە خۆی بە نوێنەری خوددا لە سەر زەوی دەزانێت تەنانەت سنووری هەموو شێوازەکانی حکوومەتەکانی دیکتاتۆری هاوسانی خۆشی بەزاندووە و نەک بە ئەشکەنجە و ئێعدام و ئازار و سوکایەتی کردن بە ناڕازیانی خۆی ناوەستێ کەچی هەر لە سەرەتای گرتنە دەسەڵاتیەوە لە ئێران پەنای بۆ شێوەیەکی دیکە لە سەرکوت و ئازارش بردووە کە ئەویش تێکەڵاوکردنی زیندانیانی سیاسیە لەگەڵ زیندانیانی ئاسایی و لەم ڕێگایەوە دوو ئامانجی سەرەکی دەپێکێت. لەلایەکە بەو شێوەیە بە جیهانی دەرەوە دەڵێت کە لە ئێران زیندانی سیاسی نییە و لە لەهێکی دیکەوە ئەوە باشترین ڕێگایە بۆ بە چۆکدانانی ناڕازیان لەبەر ئەوەی کە زیندانی سیاسی کە خاوەن بیر و باوەڕی ئینسانیە و باوەڕی بە هەموو پێوەرە ئینسانیەکان هەیە دەکەوێتە بەر هەر جۆرە سوکایەتێکی زیندانیانی ئاسایی کە تۆمەتبارن بە قەتڵ و دەیان کردەوەی نایاسایی لەو شێوە و تەنانەت زۆر جار لەلایەن بەرپرسانی زیندانەکان ئەرکیان پێدەستپێردرێت و ئازار و سوکایەتی ناڕازیانی سیاسی بکەن. بەم شێوەیە بە کەمترین هەزینە و بەبێ دەستێوەردانی ڕاستەخۆی بەرپرسانی حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران فشارێکی دەرونی و تەنانەت جەستەیی ئێجگار زۆر دەخرێتە سەر زیندانیانی سیاسی کە جاروبەر لە ڕادەی تەحملی هەر مرۆڤێک بەدەرە و ئەمەش یەکێک لە لاپەڕە ڕەشەکانی کۆماری ئیسلامیە لە بواری مافی مرۆڤ. دێمۆلاتان. و لە خاڵی دووهەم مانگرتنی ئەو زیندانیانە کە بەپێی هەواڵەکان باری تەندروستی چەند کەسێکانیش نالەبارە و جێگر نییە نیشاندەری ئەو ڕاستیە تاڵەیە کە بارودۆخی زیندان ئەوەندە خراپ و نائینسانیە کە ئەو قارەمانانە ئامادەن گیانی خۆیان لەدەست بدەن بەڵام لەو هەلومەرجە درێژە بە ژیان نەدەن بەواتایەکی تر بمرن بۆ ژیان چونکە ژیانی ئێستا لە مردن هەر زۆر خراپترە و حکوومەتی ئیسلامیش بە ئەنقەس هەوڵی داوە تا بە دروستکردنی ئەو بارودۆخە وڕێیان بشکێنێت و ناچار بە تەسلیمیان بکات بەڵام ڕۆنە دوای 36 ساڵ حکوومەتی تاران بەو ڕاستی نەزانیوە کە بیر و بڕوا وا لە مرۆڤ دەکات کە ئەگەر پێویست بکات بۆ پاراستنی کەرامەتی خۆی بەرەو پێشوازی مردنیش بڕات کە بەداخەوە ئەو زیندانیانە گەیشتونەتە ئەو قەناعەتەی کە مردن قبول بکەن بەڵام تەسلیمی خواستەکان و فشارەکانی کۆماری ئیسلامی نەبن ئەوش لە کاتێکدایە کە لەسەر هەموو تاک و لایەنێک ئەرکە لەم هەلومەرجەدا بە پشتیوانیکردن لەو کەسانە دەنگیان بگەن ناجیهانی ئازاد و لەو ڕێگایەوە فشار بخەنە سەر کۆماری ئیسلامی و نەهێڵن لە بێدەنگی و تارێکیدا دەنگی زیندانیانی سیاسی لەوە زیاتر کەم بکرێت. هەواڵێکی دیکە ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا لە سەردانی هەفتەی ڕابردوودا بۆ تورکیا لە هەنگاوێکی چاوەڕوان نەکراودا کە ڕۆژنامەی فاینانشنال تایمزی بریتانیایی بە بێئابڕۆیی پوتین ناوی برد پرۆژەی گەورەی ڕەوتی باشوور تایبەت بە ڕەوانەکردنی گاز بۆ ئوروپا پوچەڵ کردەوە هیچ کام لەو کۆمپانیا ئوروپایانەی بەشدار بوون لەو پرۆژەیە وەک کۆمپانیای سایپەم و ئێنی ئیتالی و ساڵزگیتەری ئەڵمانی و OMV نەمسایی کە بە ڕێژەی 2.5 میلیارد دلار بۆ بەرهێنانێن لەو پرۆژەیەدا کردبوو پێشتر لە پوچەڵکردنەوەی ئەو پرۆژەیە ئاگادار نەکرابوونەوە ئاکامی ئەو پوچەڵکردنەوەیەش دابەزینی 10% بەهای پشکەکانی ئەو کۆمپانیایە بووە. ئەوەش هێمایەکە بۆ پەرەسەندنی ناکۆکیانی نێوان رووسیا و ئوروپا وەک بەشێک لە سیاسەتکردنی پوتین بۆ هێڵە گازیانەی کا لە بەردەستدایە و لە ئوروپا بە سیاسەتی پایپیلاین واتە سیاسەتی بۆری ناسراوە.
ئەوەی کە بۆ هەرێمی کوردستان گرنگە ئەوەیە کە پوچەڵکردنەوەی ئەو پرۆژە گرنگە لەلایەن رووسیەوە دەتوانێت دیسان نەخشەی وزا لە ناوچەکەدا بگۆڕێت و کاریگەری لەسەر چەندین پرۆژەی هاوشێوە هەبێت بەتایبەت ئەو پرۆژانەی کە بە خاکی تورکیەدا تێدەپەڕن ڕەنگە ڕاستەوخۆش کاریگەری بخاتە سەر پرۆژەی هێڵی هەناردەکردنی گازی هەرێمی کوردستان کە بڕیارە لە ساڵی 2017ەوە یەکەم قۆناغی جێبەجێ بکرێت. راپۆرتی هاوکارم ببینن دێمەوەلاتان. ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا لە سەردانی هەفتەی ڕابردوویدا بۆ تورکیا لە هەنگاوێکی چاوەڕوان نەکراودا کە ڕۆژنامەی فاینەنشنال تایمزی بریتانی بە بێ ئابڕووی پوتین ناوی برد پرۆژەی گەورەی ڕەوتی باشوور واتە سەوتستریمی تایبەت بە ڕەوانەکردنی گاز بۆ ئوروپا پوچەڵ کردەوە. هیچ کام لەو کۆمپانیا ئوروپیانەی بەشدار بوون لەو پرۆژەیە وەک کۆمپانیای سایپەم و ئینی ئیتالی و ساڵزگیتەری ئەڵمانی و OMV نەمسایی کە بە ڕێژەی 2.5 ملیارد دۆلار وەبەرهێنانیان لەو پرۆژەیەدا کردبوو پێشتر لە پوچەڵکردنەوەی ئەو پرۆژەیە ئاگادار نەکرابوونەوە. ئاکامی ئەو پوچەڵکردنەوەیەش دابەزینی 10% بەهای پشکەکانی ئەو کۆمپانیایانە بوو. ئەوەش هێمایەکە بۆ پەرەسەندنی ناکۆکیەکانی نێوان رووسیا و ئوروپا وەک بەشێک لە سیاسەتکردنی پوتین بەو هێڵە گازیانەی کە لە بەردەستیدایە و لە ئوروپا بە سیاسەتی پایپلاین واتە سیاسەتی بۆری ناسراوە. ئەوەی کە بۆ هەرێمی کوردستان گرنگە ئەوەیە کە پوچەڵکردنەوەی ئەو پرۆژە گرنگە لەلایەن رووسیاوە دەتوانێت دیسان نەخشەی وزە لە ناوچەکەدا بگۆڕێت و کاریگەری لەسەر چەندین پرۆژەی هاوشێوە هەبێت بەتایبەت ئەو پرۆژانەی کە بە خاکی تورکیەدا تێدەپەڕن. ڕەنگە ڕاستەوخۆش کاریگەری بخاتە سەر پرۆژەی هێڵی هەناردەکردنی گازی هەرێمی کوردستان کە بڕیارە لە ساڵی 2017ەوە یەکەم قۆناغی جێبەجێ بکرێت. ڕەوتی باشوور پرۆژەیەکی گازی بوو کە بڕیار بوو ساڵانە 63 ملیارد متر سێجا گازی سروشتی لە رووسیاوە بگوازێتەوە بۆ باشووری ئوروپا. ئەوەش بە ڕاکێشانی بۆری لەژێر دەریای ڕەشەوە بە تێپەڕبوونی بەنێو وڵاتانی بولگاریا، هەنگاریا، سلۆڤێنیا و نەمسا. پرۆژەی ڕەوتی باشوور توانای ئەوەی هەبوو 20% پێویستی ئوروپا بە گازی سروشتی دابین بکات. بەڵام لە سەردانەکەی هەفتەی ڕابردووی ڤلادیمیر پوتین بۆ تورکیا پوتین بە بیانووی ئەوەی کا وڵاتە ئوروپیەکان هیچ مەیلێکیان بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژەیە نییە پوچەڵکردنەوەی ئەو پرۆژەی ڕاگەیاند و ئاشکرای کرد کە رووسیا بەنیازە ئەو بۆری گازە پاش تێپەڕبوونی لەژێر دەریای ڕەش درێژ بکاتەوە بۆ تورکیا. یەکێک لەو پرۆژە گرنگانەی کە وەک جێگرەوەیەک بۆ دابینکردنی گازی رووسیا لەلایەن ئوروپیەکانەوە بەجددی کاری لەسەر کراوە پرۆژەی ڕێڕەوی باشوورە کە ئامانجەکەی گواستنەوەی گازی ئازەربایجان و وڵاتانی دیکەی دراوسەی تورکیایە بۆ ئوروپا. ئەو پرۆژەیە خۆی لە دوو پرۆژەی هێڵی ترانس ئاناتۆلیەن کە بە تاناپ ناسراوە و هێڵی ترانس ئادریاتیک کە بە تاپ ناسراوە دەبینێتەوە. پرۆژەی تاناپ گازی کێڵگەی شادەنیز لە ئازەربایجانەوە بەڕێی جۆرجیاوە دەگوازێتەوە بۆ سنووری تورکیا و یونان. ئەو گازە لەژێر ناوی پرۆژەیەکی دیکە بە ناوی تاپ لە ڕێی یونانەوە دەگوازرێتەوە بۆ باشووری ئوروپا و لە ئیتالیا کۆتایی دێت. کۆمپانیا بەشدارەکان لە پرۆژەی تاناپ بریتین لە کۆمپانیای سۆکاری ئازەربایجان، بۆتاش و TPOی تورکی و BP بریتانی. بەشداربووانی پرۆژەی تاپیش گەورە کۆمپانیەکانی وەک BP بریتانی و ئستاد ئۆیلی نۆروێژی و تۆتاڵی فەرەنسین. بڕیارە لە ڕێی پرۆژەی ڕێڕەوی باشوور کە جێبەجێکردنی پێویستی بە 45 ملیارد دۆلارە لە نێوان ساڵەکانی 2017 و 2018 تا 20 ملیۆن متر سێجا گاز هەناردەی تورکیا و ئوروپا بکرێت. ساڵی 2013 حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتنێکی لەگەڵ حکوومەتی تورکیا واژۆ کرد بۆ هەناردەکردنی ساڵانە 20 ملیارد متر سێجا گازی سروشتی بۆ تورکیا. بڕیارە سەرەتا لە ساڵی 2017 هەرێمی کوردستان بە هەناردەکردنی ساڵانە 4 ملیارد متر سێجا گازی سروشتی دەست پێ بکات و تا ساڵی 2020ش قەبارەی هەناردەکردنی گاز بەرز بێتەوە بۆ ساڵانە 10 ملیارد متر سێجا. پاش ئەو بڕا زیاتر بەرز بکرێتەوە بۆ ساڵانە 20 ملیارد متر سێجا. بڕیارە بۆ ئەو مەبەستە تورکیا لە ساڵی 2015 بۆریەکانی گاز لە پارێزگای ماردینەوە تا سنووری هەرێمی کوردستان ڕاکێشێت. هەرچەندە بە فەرمی هیچ ڕێکەوتنێک تا ئێستا نەکراوە بۆ لکاندنی سەرچاوە گازیەکانی هەرێمی کوردستان بە پرۆژەی گەورەی تاناپ بە مەبەستی ئەوەی نەتەنیا بەشێک لە پێویستی تورکیا بە گازی سروشتی دابین بکرێت بەڵکو بتوانرێت لە ڕێی ئەو پرۆژەیەوە هەناردەش بکات. بەڵام بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوودا
زۆر هەوڵیان داوە کە گرنگی سەرچاوە گازیەکانی هەرێمی کوردستان بۆ پرۆژە نێودەوڵەتیەکانی گاز بسەلمێنن. بەشداری کارای ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکان لە کۆڕ و کۆبوونەوەکانی پەیوەست بە هێڵی گازی نابوکۆ هێمایەکن بۆ ئەو ڕاستیە. هەرچەندە بیرۆکەی پرۆژەی نابوکۆ وەلانرا، بەڵام لای هەموو شارەزایەکی نەوت و گاز ڕوونەکە دانوستاندنی چڕوپڕ کراوە و ئەگەری لکاندنی گازی هەرێمی کوردستان بە هێڵی تاناب ئەگەرێکی زۆر بەهێزە. پرۆژەکانی گاز بە تایبەتی ئەو پرۆژانەی کە مەبەستیان دابینکردنی گازی ئوروپای برسی بە وزەیە لە کێبەرکەی زۆر توندان. لەبەر ئەوەشە بیرۆکە و ڕێڕەوی پرۆژەکانی وزا لەبەر گۆڕانکاری و پێشاتە نوێیەکاندا خێرا گۆڕانکاریان بەسەردادێت. 2 ساڵ تێنەپەڕیوە کە پرۆژەی نابوکۆ کە 10 ساڵی تەواو لەلایەن چەندین کۆمپانیای گەورەوە کاری لەسەر دەکرا و پارەیەکی زۆری بۆ خەرجکرا، کەچی زۆر بە ئاسانی لەلایەن ئۆپریتۆری کێڵگەی گازی شادەنیزی ئازەربایجانەوە وەلانرا. هەفتەی ڕابردووش پرۆژەی ڕەوتی باشوور کە نزیکەی 10 وڵاتی ئوروپی تێیدا بەشدار بوون و چەندین کۆمپانیای نێودەوڵەتی زیاتر لە 2.9 ملیارد دلار پارەیان تێدا خەرج کردبوو، بە بڕیارێکی پوتین پوچەڵ کرایەوە. لەبەر ئەوەشە ئەرکی بەرپرسانی پەیوەندیداری هەرێمی کوردستان زۆر قورسە لە سەپاندن و ڕوونکردنەوەی گرنگی سەرچاوەکانی نەوت و گازی ئەم هەرێمە بۆ دابینکاری وزە لە جیهاندا. پرۆژەی ڕەوتی باشوور هەرچۆن لەلایەن کۆمپانیای گازپرۆمیش پشتڕاست کراوەتەوە، ئامانچەکەی گۆڕیوە بەرەو تورکیا. دابینکاری ساڵانە 63 ملیارد بەرمیل گازی سروشتی لە ڕێی ئەو پرۆژەیەوە دەبێتە ڕکابەرێکی گەورەی پرۆژەکانی هەناردەکردنی گازی هەرێمی کوردستان بۆ تورکیا و بازاڕە جیهانیەکان. نەک تەنیا ڕێکەوتنامەی گازیەکەی هەرێمی کوردستان و تورکیا ڕکابەرێکی گەورەی بۆ دروست بووە، بەڵکو بە هەمان شێواز پرۆژەی تاناب بەگشتی ڕوبەڕووی میوانێکی داوت نەکراو بۆتەوە. هەرچەندە نزیکی هەرێمی کوردستان لە تورکیا و هەرزانبوونی گواستنەوەی گازی سروشتی بۆ تورکیا لایەنێکی ئەرێنی گازی هەرێمی کوردستانە، بەڵام ئەو کەسانەی داڕێژەری استراتیژی وزەی هەرێمی کوردستانن پێویستە بە وردی چاوەدێری بازاڕی وزەی جیهانی بکەن بۆ ئەوەی هەردەم ئامادەی گۆڕانکاری بن لە هەلومەرجەکانی دابینکردنی گازی کوردستان، ئەوەش بە مەبەستی پاراستنی بایەخی سەرچاوە گازیەکانی هەرێمی کوردستان لە دابینکردنی وزەی جیهانیدا. بەڵێ بێگومان لە جیهانی سەردەم بە ئێستاشەوە وزە و سەرچاوەکانی وزە ئامرازێکی گرینگە بۆ گەیشتن بە بەرژەوەندیە سیاسیەکانی هەر وڵات و حکوومەتێک. لە نێوانەدا ڕووسیا کە خاوەنی گرنگترین گەورەترین سەرچاوی گازی سروشتیە لە جیهان و سەرەکیترین سەرچاوی دابینکردنی ئەو کاڵایەیە بۆ ئوروپا، زۆر جار بە باشترین شێواز لەو کەرەستەیە بۆ گەیشتن بە بەرژەوەندەکانی خۆی کەڵکی لێوەرگرتووە. بۆ نمونە لە ساڵانی پێشتر هەر لە ڕێگای وزەوە بەتوندی فشاری خستە سەر ئۆکراین و ئەو وڵاتەی ناچار کردەیان گرێبەستی تایبەت لەگەڵ مسکۆ واژۆ بکات. دوای هاتنە ئارای قەیرانی ئۆکراین و ململانی نێوان رووسیا و ڕۆژئاوا دیسان و سەر لە نوێ ڕووسەکان پەنایان بۆ ئەو سیاسەتە کۆنە برد و تەنانەت هەڕەشیان لە ئوروپایەکان کرد ئەگەر بێت و درێژە بە گەماڕەکان بدەن ئەوە هەناردەکردنی گاز ڕادەگرن کە هەڵبەت ئەو بڕیارە بە تایبەتی لەسەر ڕۆژهەڵاتی ئوروپا کاریگەری نەرێنی زۆر خراپی دەبێت. بەڵام بڕیارەکەی ئەم جارەی پوتین کە لە ڕاستیدا سەلمێنەری پابەند نەبوونی ڕووسەکان بە هیچ یەک لە بنەما ئەخلاقەکانی جیهانی سیاسەتە پانتایەکی گەورەتر دەگرێتە خۆی کە هەر لە ئازەربایجان و گورجستان تا چەندین وڵات و کۆمپانیای گەورە لە خۆوە دەگرێت و تەنانەت کوردستانیش بەرەو ڕووی کێشە دەکات. ئەگەرچی تاکو ئێستا ژڕون نییە کە هەڵوێست و بڕیاری تورکەکان لەمەڕ ئەو بڕیارەی رووسیا و هەروەها لەسەر پرسی هەناردەکردنی گازی کوردستان چۆن و چی دەبێت، بەڵام ڕوونە ئەگەرچی رووسەکان لە بواری گاز خاوەن هێز و دەسەڵاتێکی باڵان، بەڵام بۆ بڕیاری کۆتایی تورکەکان زۆر فاکتەری دیکەش دەبێت ڕەچاو بکەن. بۆ نمونە نرخی هەرزانی گواستنەوەی گازی کوردستان کە بۆ تورکیا زۆر گرینگە و تەنانەت لە ڕێگای هەناردەکردنی ئەو گازە بۆ ئوروپا داهاتێکی زۆر یەجگار وە بەر تورکەکان دەکەوێت. جگە لەوەش لە ڕووی سیاسیەوە ڕوونە تورکەکان لە کاتی ئێستادا و بۆ چارەسەرکردنی کێشەکانی ناوخۆیی خۆیان پێویستیان بە هاوکاری و دۆستایەتی هەرێمی کوردستانە و دەزانن بەبێ یارمەتی کوردەکان گەیشتن بە ئاشتی لە وڵاتە کارێکی زەحمەتە.
لەلایەکی دیکەوە ڕاستی ئەوەیە ڕۆژئاوا خاوەن نەفوز و قورسایی تایبەتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تورکیە ئەگەر بیهەوێت بۆ گەیشتن بە ئامانجەکانی لەو هەرێمە بوونی کاریگەری هەبێت ئەوە دەبێت لەگەڵ ڕۆژئاواش پەیوەندیە باشەکانی درەجە پێ بدات کا هەڵبەت بۆ ئەو مەبەستان نابێت زیاتر لە سنوورە سوورەکان لە ڕووسەکان نزیک ببێتەوە. بەپێی هەواڵی رادیۆ زەمانە ئانتۆنی لیک بەرپرسی بەڕێوەبردنی سندوقی منداڵانی نەتەوە یەکگرتووەکان یونیسف ڕایگەیاندووە ساڵی 2014 ساڵێکی خراپە و ناتەندروست بۆ میلیۆنان منداڵ بوو و 230 میلیۆن منداڵ لە وڵاتانەدا ژیان دەکەن کە شەڕی نظامی تیاندا بووە و 15 میلیۆن کەس لەو منداڵانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شەڕی نظامیدا کەڵکیان لێوەردەگرێت و ئەو بارودۆخە لە 2 دەی ڕابردوو بێوێنە بووە. راپۆرتی هاوکارم ببینن. بەپێی هەواڵی رادیۆ زەمانە ئانتۆنی لیک بەرپرسی بەڕێوەبردنی سندوقی منداڵانی نەتەوە یەکگرتووەکان یونیسف ڕایگەیاندووە ساڵی 2014 ساڵێکی خراپ و ناتەندروست بۆ میلیۆنان منداڵ بووە و 230 میلیۆن منداڵ لەو وڵاتەدا ژیان دەکەن کە شەڕی نظامی تێیدا بووە و 15 میلیۆن کەس لەو منداڵانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شەڕی نظامیدا کەڵکیان لێوەردەگرێت و ئەو بارودۆخە لە 2 دەی ڕابردوودا بێوێنە بووە. جێ ئاماژێ شەڕی سووریا ئاڵوگۆڕی بەسەر ژیانی زیاتر لە 7 میلیۆن منداڵی سووریەدا هێناوە و زیاتر لە 1 میلیۆن منداڵی سووریش لە وڵاتانی دراوسێدا ئاوارە بوون و هەروەهاش لە وڵاتی عێراقدا دەوروبەری زیاتر لە 7 میلیۆن منداڵ بەهۆی تێکەڵچوون و شەڕی نظامیەوە هەڕەشەیان لێ دەکرێت و لانیکەم 700 منداڵ لە عێراقدا لە ساڵی 2014 زایانیدا کەم ئەندامیان کوژراون و ئیعدام کراون. جێگەی باسە لە سوودانی باشووردا بەراوردە دەکرێت کە 235,000 منداڵی ژێر 5 ساڵ تووشی کەم خۆراکی بوونەتەوە و 750,000 منداڵ لە وڵاتەدا بەهۆی شەڕی ناوخۆیەوە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا ناچار کراون ماڵی خۆیان بەجێ بهێڵن و هەروەها 320,000 کەس لە منداڵانی ئەو وڵاتە لە کەمپەکانی پەناخوازاندان. ڕێکخراوی یونیسف هەروەها ڕایگەیاندووە لە وڵاتی کۆماری ئافریقای ناوەندیدا 12,000 منداڵ سەرباز لەلایەن گروپە چەکدارەکانەوە کەڵکیان لێوەردەگیرێت و هەروەها لە غەزەدا بە دوای تێکەڵچوونە نظامیەکانی وەرزی هاوینی ساڵی ڕابردوو 54,000 منداڵ ماڵ و حاڵیان لەدەستداوە و لە ماوەی شەڕی غەزەدا 538 منداڵ کوژراون و زیاتر لە 3,370 منداڵ لە غەزەدا بریندار کراون. شانی باسە ئەو دامەزراوەی مافی منداڵانە لە راپۆرتەکەی خۆیدا بە دوای ئاماژەکردن بە بڵاوبوونەوەی نەخۆشی ئیبۆلا لە ڕۆژهەڵاتی ئەفریقا ڕایگەیاندووە. هەزاران منداڵ بەهۆی ئەو نەخۆشیە بێدایک و باوک بوون و دەوروبەری 5 میلیۆن منداڵ ئەو شوێنە لە ڕۆشتن بۆ خوێندنگە بێبەشکراون. بێگومان منداڵانی داهاتووی هەر وڵاتێک و نەتەوەیەکن و هەر چەندە دەوڵەتان خزمەتی ئەوان بکەن و بەستێن بۆ گەشەی هەر توێژە ئامادە بکەن ئەوە داهاتوویەکی ڕوونتر چاوەڕوانی ئەو وڵاتەیە. منداڵان کە بۆ خۆیان هیچ دەور و ڕۆڵێک لە هاوکێشەکان و لە قەیرانەکان ناگێڕن و بە هیچ شێوەیەک بڕیاردەرنین لەو بابەتانە بەڵام بەداخەوە لە وڵاتانی گەشە نەکردو هەمیشە قوربانی سەرەکین و زیاترین زەرەریان وەبەردەکەوێت. لەم نێوانەدا بە درێژایی چەندین دەی ڕابردوو منداڵانی ئافریقایی لەو بوارەدا خراپترین هەلومەرجیان ئەزمون کردو و لە زۆربەی وڵاتانی ئەو قارەیە بەردەوام لەگەڵ شەڕێکی نەخوازرا و ئازار و ئەشکەنجە و مەرگ بەڕوو بوونەتەوە تا ئەو جێگایی کە لە ڕۆژهەڵات ڕۆژئاوا و لە ناوەندی ئافریقا مردن و نەمان و چەک و جەنگە بەشێکی ئاساییە لە ژیانی منداڵان و کوژران و کەم ئەندامبوونی منداڵان وەکو دیاردەیەکی ئاسایی ڕەچاو دەکرێت. لەم نێوانەدا ئەگەرچی ناوەندەکانی بڕیاردەری جیهانی و وڵاتانی زیلهێز تا ڕادەیەک هەوڵیان داوە کە بارودۆخ بگۆڕن بەڵام ڕوونا لەلایەک ئیرادەی پێویست و جددی لای ئەو لایەنە نەبووە و ڕەنگە بەرژەوەندەکانیان ئەوەی نەخواستووە کە بە جددی هەوڵ بدەن بۆ سەقامگیری و ئاشتی لە وڵاتانە. لەلایەکی دیکەوە بەهۆی گەشەنەکردنی هەمەلایەنەی وڵاتانی ئافریقایی بەداخەوە زۆربەی ئەو وڵاتانەی تاکو ئێستاش هەر تووشی شەڕ و قەیرانی دەسەڵاتن کە لە زۆربەی کاتەکان شەڕی تایەفەیی و فیرقەیی و ڕوونە منداڵان گەورەترین قوربانیانی ئەو بارودۆخەن. هەڵبەت ئەگەرچی لە ساڵانی ڕابردوو لە ناوچەکانی دیکەی جیهان ڕەنگە شەڕ بەو شێوەیە کە لە ئافریقا بوونی هەیە نەبینراوە بەڵام یەکەم ئەوەی کە لە زۆربەی وڵاتانی گەشەنەکراو یان لە حاڵی گەشەی جیهان منداڵان لەگەڵ دیاردەگەلی نەرێنی دیکە دەسەویەخەن کە کاری ناچاری منداڵان یەکێک لەو خاڵانەیە کە بەداخەوە تەنانەت لە وڵاتێکی دەوڵەمەند وەکو ئێران و لە سێبەری حکوومەتی مەلاکان یەکێک لە قەیرانە هەرە دیاردەکانی ئەو وڵاتەیە.
لە ڕۆژهەڵات و باشووری ئاسیا منداڵان بارودۆخێکی لەوە خراپتریشیان هەیە و شەڕ و ناسەقامگیری ساڵانی پێشوو لەو هەرێمە تاکو ئێستاش هەر کاریگەری خراپ و دڵتەزێنی لەسەر ژیانی منداڵانی ئەو وڵاتانە ماوە. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جگە لە چەند وڵاتی دەوڵەمەندی کەندا و لە هەموو وڵاتانی دیکە منداڵان هەم قوربانیانی سەرەکی هەموو خەسارە کۆمەڵایەتیەکان و هەم وەکو هێزی کاری هەرزان بەکاردەهێنرێن و ڕۆژ لە دوای ڕۆژیش ئەو ڕەوتە خراپتر بووە. بەڵام لەم نێوانەدا کۆماری ئیسلامی کە دەیان ملیار دلار داهاتی وڵات لە بەردەستا بووە نمونەیەکی هەرە ڕەش لە بواری پێگەیاندن و خزمەتکردن بە منداڵانە و سەرەڕای بانگەشەی بۆ خزمەت و ئەخلاقی بوونی خۆی بارودۆخی منداڵان لە ئێران لە خراپترین ئاستی خۆیدایە و منداڵانی ئێرانی بە سەدان هەزار دەبنە قوربانی سیاسەتەکانی ئەو حکوومەتە کە منداڵانی کار نمونەی هەرە بەرچاوی ئەو هەلومەرجەیە. بەڵێ بینەرانی خۆشەویستی لاپەڕەی حەوت بەم شێوەیە بەنامەکەتان پێشکەشکرا. کات خۆش.